زانیاری نوێ لەبارەی دابەشکردنی موچەی مانگی حەوت لە بەغداوە ئاشکرا دەبێت و هەواڵی خۆشیش بۆ خانەنشینان هەیە. بۆ دووەمین جار ناوی بارەگای بارزانی تێکەڵی داگیرکردنی زەوی زار دەبێت و بەرپرسێکی گۆڕانیش هەڕەشەی دەست لە کارکێشانەوە دەکات. پارتی و یەکێتی لە کەرکووک بە تەواوی لێکترازان و بەسەر دوو بەرەی دژبەیەک دابەش بوون. سەرچاوێکی وەزارەتی دارایی حکوومەت هەرێم ئاشکرای کردووە دوای چارەسەرکردنی هەموو گرفتەکان بەرەبەیانی ئەمڕۆ یەکشەممە لیستی موچەی مانگی حەوتی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمیان بۆ بەغدا بەڕێ کردووە و شێوازی ناردنەکەش بە سیدی و کاغەز بووە و گەیشتۆتە دەستی وەزارەتی دارایی عێراق. لەو بارەیەوە دکتۆر شێروان دووبەردانی پەرلەمانتاری پارتی لە بەغدا ڕایگەیاندووە بڕیارە ئەم هەفتەیە لە عێراق دەست بە دابەشکردنی موچەی مانگی حەوت بکرێت. بە دڵنیاییەوە دوای گەیشتنی لیستی موچەخۆرانی هەرێم بە دارایی عێراق ڕاستەوخۆ وردبینی دەست پێ دەکات و پاشان تەمویل دەنێردرێ، چونکە مانگی ڕابردووش دارایی عێراق لە 23/6/2024 دەستی بە دابەشکردنی موچەی مانگی 6 دام و دەستگاکانی عێراق کرد. لەلایەکی دیکەش وەزارەتی دارایی لیستی موچەی خانەنشینانی بە هاوتاکراوی لەگەڵ عێراق بۆ بەغدا ناردووە. بەم پێش بێت لەم مانگەوە موچەی خانەنشینان هاوشێوەی عێراقی لێدێت. دڵشاد عومەر بەڕێوبەری گشتی پەروەردەی سلێمانی لە پشکی بزوتنەوەی گۆران ڕای دەگەێنێت بەبێ ڕەزامەندی ئێمە بینایی ئامادەیی بەکرەجۆ کە 182 دۆنما لەلایەن ئەنجومەنی وەزیران و نووسینگەی سەرۆکی حکوومەت بە نووسراوێکی نهێنی کە ئاراستەی وەزارەتی کوشت و کاڵ کراوە دراوەتەوە بەرهێنێک بەبێ پرسی ئێمە. ئەمەش کارێکی زۆر ترسناکە. ناوبراو دەژڵێت بۆ وەرگرتنی ئەم زەویە واستەی زۆر کراوە، تەنانەت بارەگای بارزانیشی تێکەوتووە. بەڕێوبەری گشتی پەروەردەی سلێمانی هەڕەشەیەوە دەکات ئەگەر تا 20 مانگی هەشت ئەو فەرمانە هەڵنەوەشێتەوە دەست لە کار دەکێشێتەوە و پۆستەکەی جێدەهێڵێت. ئەوە لە کاتێکدایە مانگی ڕابردووش بە هەمان شێوە کەیسێکی داگیرکردنی پارچە زەویەک لە هەولێر کە شوێنی باخچە بووە کە هاوڵاتیانی گەڕەکەکە ڕایانگەیان بە ناوی بارەگای بارزانی هەڕەشەمان لێکراوە. تاوەکو ئێستاش بارەگای بارزانی هیچ ڕوونکردنەوەیەکی لەو بارەوە نەداوە. ناکۆکیەکانی نێوان پارتی و یەکەتی لە کەرکووک گەیشتۆتە دوای ناست و لە ئەنجومەنی پارێزگای شارەکە بەسەر دوو بەرەی دژبەیەک دابەش بوونە کە هەر بەرەیەکیان خاوەنی 8 کورسیە. باگوێرەی زانیاریەکان ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەسەر دوو بەرەدا دابەش بووە بە جۆرێک بەرەیەکیان یەکێتی کە خاوەنی 5 کورسیە و کریستیانەکان کە خاوەنی 1 کورسینە و عەزم و تەقەدوم کە هەریەکەیان خاوەنی 1 کورسین لا بەرەیەکدان کە کۆی گشتی کورسیەکانیان دەبێت بە 8 کورسی. بەرەکەی تریان پێک دێت لە پارتی کە خاوەنی 2 کورسیە و هاوپەیمانی عەرەبی کە خاوەنی 4 کورسیە و بەرەی تورکمانی کە خاوەنی 2 کورسیە پێک دێت کە کۆی گشتی کورسیەکانیان دەگات بە 8 کورسی. چاودێرانیش هۆشداری دەدەن کەوا ئەگەر ئەو ناکۆکیە بەردەوام بێت لەلایەن لایەنە کوردستانیەکان کەرکووک بە تەواوەتی لەژێر دەستی کورد دەردەسێت و کورد دەبێتە کەمینە لە شارەکەدا. ستاندەرنیزمان پێشکەشکردن. شاد و کامەران بن.